سڵاو، من ناوم سارا سۆرانە، کارمەندم لە بەشی هایدرۆفێشڵ. نزیکەی ساڵێکە دەست بەکارم لێرە. هایدرۆفێشڵ بریتیە لە پاکردنەوەی پێست لە قوڵاییەوە، پاکردنەوەی لە چەوری، پێست و زیوانی ڕەش و خاڵە ڕەشەکانی سەرلووت. هایدرۆفێشڵ سوودی زۆرە. یەکێک لە سوودەکانی بریتیە لە پاکردنەوەی چەوری ژێر پێست و ڕەونەقدارکردنی پێستەکە و ئاکتیڤکردنی کۆلاژینی ژێر پێست. هایدرۆفێشڵ لە سەر و تەمەنی 14 ساڵەوە بۆ هەموو تەمەنەکان گونجاوە، بەڵام چارەسەرەکان لە پێستێک تا پێستێکی تر ئەگۆڕێت. چەند جۆرە پێستێکمان هەیە: پێستی وشک، پێستی چەور، پێستی نۆرماڵ، پێستی هەستیارمان هەیە لەگەڵ پێستی تیزۆن. بەڵام بە شێوەیەکی عام پێستی چەور و پێستی وشک ئەناسرێتەوە. ئەو کەسانی کە پێستیان چەورە باشتر وایە ماڭانە هایدرۆفێشڵ ئەنجام بدەن لە چاو ئەو کەسانی کە پێستیان وشکە. یەکێکی تر لە چارەسەرەکانمان بۆ پێست بریتیە لە ئۆکسجینۆ. ئۆکسجینۆ کاری ناردنی ئۆکسجینە بۆ ناو پێستەکە لە ڕێگەی کۆمەڵێک مەوادی تایبەت بە پێستەکە. لە دوای بەکارهێنانی ئۆکسجینۆ دەست ئەکەین بە بەکارهێنانی ئەڵتراساوند و RF کە بەکارێت بۆ تۆنکردنەوەی پێستەکە. پاشەوەی ماسکەکەمان بەجێش بۆ ماوەی 10 خولەک ئێستا لای ئەبین لەسەر دەم و چاوی. بۆ هەرێکێک لە چارەخوازەکان ئێمە دەمێکی تایبەت بە خۆی بەکار ئەهێنین و پاشان لە تەواوبوونی ئۆکسجینۆکە دەمەکە فڕێئین. لە کۆتاستێپە کۆمەڵێک ڤایتەمین و شەدارکەرەوە بۆ پێستەکە بەکار ئەهێنین. باشتر وایە چارەخواز تا ماوەی 24 کاتژمێر نەیشوات بۆی بە تەواوەتی پێستەکە هەڵی مژێت ئەو ڤایتەمین و شەدارکەرەوەیە.
یەکێکی تر لە چارەسەرەکانی بریتیە لە پلازما و میزۆ و دەرماپێن. پلازمایەکە کە لە ڕێگاباوەکانی دنیای جوانکاری کە لە خوێنی کەسەکە وەرئەگیرێت و پاشان پلازماکە جێ ئەکرێتەوە لە خوێنەکە و بەکارێت بۆ پێست و قش. پلازمایەکێکی ترە لە ڕێگاباوەکانی جوانکاری. پلازما کۆمەڵە سوودی زۆری هەیە. سوودەکانی بریتین لە ڕۆنەقدارکردنی پێست، لابرنی پەڵەی سەر پێست، ئاکتیڤکردنی کۆلاجینی ژێر پێست و شێدارکردنەوەی پێست. و لە هەمان کاتە سوودی پلازما بۆ قژیش بریتیە لە هەروەها پلازما سوودی زۆری بۆ قش هەیە، یارمەتی بەهێزبوونی قژەکە ئەیات و ڕێگری ئەکا لە هەڵوەرینی قژەکە و خۆراک ئەیا بە سەلکی مووەکان. من شاجوان سعدون لێ پرسراوی بەشی لێزر. لەم ڕۆیە باسی کورتەیەک لە لێزەر و سوود و زیانە لاوەکەکانی لێزەرتان بۆ بکەین. لەم ڕۆیە کورتە باسێ لەسەر لێزەر سوود و زیانە لاوەکەکانی باسەکەین. لە پێشترە ئەمێری ئیندیاک لە سەرەتای هەفتاکان بەکارهاتوە، بەڵام بەهۆی ئازاری زۆرەوە پەڵە جێهێشتن لەسەر پێست بەکار نایەت، بەڵام بە شێوەیەکی تر ئەتوانێت تێکەڵ بکرێت لەگەڵ ئامێری ئەلکسەندرایت کە ئێستا ئەتوانێت بەکار بێت. یەکێک لە باشترین جیهازەکان ئامێری ئەلکسەندرایتە کە تایبەتمەندیەکانی ئامێری ئەلکسەندرایت هەوایەکی ساردی لەگەڵایەت کە پارێزگاری لە پێستەکە ئاکات، ئازاری کەمترە، خێراتر ئیشەکات، کونیلەی مووەکان کەم ئەکاتەوە، ڕاستەوخۆ مووەکەش ئەسووتێنێت. گونجاوترین تەمەن بۆ لێزەرکردن عادەتەن تەمەنی 18 ساڵە، بەڵام هەنێک کەس پێش 18 ساڵی
مووی ڕق و ڕەشیان هەیە ئەتوانن لێزەر بکەن بەڵام سوودێکی کەمتر ئەبینن لەبەر ئەوەی هۆرمۆنیان لە گەشایە ئەبێ هەتا تەمەنی گونجاو بەردەوام بن لە جلسەی لێزەرکردنە ئەو هەنگاوانە کە کەسێک ئەوێ لێزەر بکات پێش 24 سعات ئەبێ مۆکەی بە گوێزان لابەر دەبێتەوەتە مۆکەی کەم کردبێتەوە ئەو کەسێک کە لێزەر ئەکات نابێت هیچ موادێکی کیمیایی بە دەموچایەوە بێت واتە میک ئەپ یا شێدارکەرەوە هەر کەسێک بێوێ لێزەر بکات بۆ ماوەی چەند هەفتەیەک نابێت ڕاستەخۆ تیشکی خۆری بەرکەوتوێتە تانینی کردبێت زۆر کەسەیە پرسیاری ئەومانەکە کە سوودی لە لێزەرکردن نەبینیەوە هۆکاری ئەمەش ئەگەڕێتەوە بۆ چەند خاڵێک گرنگترینیان ئەو کەسە لەوانەیە کێشەی هۆرمۆنی هەبێت بۆیە پێویستە پێش لێزەرکردن پشکنینی هۆرمۆن بکات بۆ ئەوەی دڵنیا بێتەوە کە بۆچی سوودی لە لێزەرەکەی نەبینیوە یاخود ئەو کارمەندەی کە لێزەرەکەی بۆ کردو لەوانەیە سێتێنی تەواوی نابێت بە مۆکە بۆ مۆگەی ئەو کەسە گونجاو نەبێ بۆیە سوودی لێ نەبینیوە یاخود ئەو لێزەرەی کە بۆی بەکار هاتووە بۆ مۆکانی ئەو کەسە گونجاو نەبوو بۆیە سوودی تەواوەتی لە لێزەرەکە نەبینیوە. ڕێنمایی بۆ ئەو کەسانی کە ئەیانەوێت لێزەر بکەن و سوودێکی تەواوی لێ ببینن بۆ دڵنیایی ئەبێ پێشتر پشکنینی هۆرمۆن بکەن بۆ ئەوەی بزانن کێشەی هۆرمۆناتیان بۆ دروست نەبووە و هەروەها سنتەرێکی گونجاو هەڵبژێرن بۆ ئەوەی سوودێکی تەواو لە لێزەرەکە ببینن. لێزەر هیچ کارێکی خراپی لەسەر هێلکەدانی خانمان نیە چونکە تەنها ڕەگی مۆکە ئەسووتێنێت تەنها لە کاتی خانمانی دووگیان نەبێت و ئەو خانمانی دووگیانیش ئەتوانن لێزەر بکەن بەڵام بەهۆی ئەوەی دایکی دووگیان لەو ماوەیە کێشەی هۆرمۆنی بۆ دروست ئەبێت وەوە گونجاوترە لە دوای دووگیانیەکەی و بەردەوام بە لەسەر جلسەی لێزەرکردن بۆ ئەوەی سوودێکی تەواو لە جلسەکانی ببینێت. ئاساییە لێزەر بکات ئەویش ئەبێ لەژێر چاودێری دکتۆرەکەی خۆیان بێت بەڵام وە باشترە هەتا دووگیانیەکەی کۆتایی پێێت لێزەر ئەنجام نێت. لێزەرکردن هیچ کاریگەریەکی خراپی لەسەر پێز نیە هیچ بنەمایەکی زانستی نییە چونکە تەنها ڕەگی مۆکان لە ئەبات و سوربوونەوەیکی کەم لەسەر پێز دروست دەکات کونیلی مۆکان ئاوسێن ئەمیش نیشانەی ئەوەیە کە سوودی تەواوی لە لێزەرکردنەکە بینیوە. جۆری لێزەری نۆرمال مووی سپی لا نابات چونکە لەسەر میلانین ئیشەکات بەڵام ئامێری تایبەت بەخۆی هەیە کە مووی سپی لابات. ئەو کەسانەی کە ئەیانەوێ مووی جەستیان لابن لە کەسێکی ترەوە بۆ کەسێک فەرقەکە ئەگەر کێشەی هۆرمۆنی نەبێت 4 بۆ 6 جلسە بەسە بۆ بنبڕکردنی مۆکانی بینی هەر جلسەیەکیش 4 بۆ 6 هەفتەی پێویستە. ئەمڕۆ ئەو خاتونە هاتۆ بۆ لامان کەمووی زیایی دەموچای وڵایە سەرەتا دەستکەش لە دەست دەکەین و دوای ئەوە دڵنیان ئەبینەوە لە پێسی بزانانی هیچ موادێکی کیمیایی یا مایکەپێک بە دەموچایەوە نەبێت دوای ئەوە چاویلەکەکە ئەکەینە چاوی بۆ کەمکردنەوەی زیانەکانی لێزەر لە دوای ئەوەش سێتینگی لێزەرەکەدا ئەنێن کە گونجا بێت بۆ مۆکان و پێستی کەسەکە. دوای ئەوە دەموچای بۆ ئەەکەین بە چەند بەشێکەوە بۆ ئەوەی زۆر بەورتری سو لە لێزەرەکە ببێنە و بتوانین بە شێوەیەکی جوانتر لێزەرەکەی بۆ ئەنجام بدەین. دواتر دەرەجەکانی بۆ هەڵ ئەبژێرین کە بۆ پێست و مووی ئەو کەسە گونجا بێت. لەگەڵ ئەوەشە هەوای ساردەکەشدا ئەگرسێنین بۆ ئەوەی پارێزگاری لە پێستەکە بکات و هیچ کێشەیەک بۆ پێستەکە دروست نەکات. و هەروەها عینێکی خۆشم بەکارەهێنم.
دوای تەواوکردنی لێزەرەکە دەموچاوی پاگەکەینەوە کرێمی دژە هەستیاری بۆ بەکارهێن. لێزەر لە دوو بواری جیاوازە بەکار هاتووە، بواری پیشەسازی و بواری پزیشکی. ئێمە لێرە باسی بوارە پزیشکەکە ئەکەین کە چەند جۆرێک لێزەرمان هەیە. گرنگترینیان و باشترینیان کە لە سنتەرەکەی ئێمەیە بەکارەیە ئامێری لێزەری ئەلێکساندرایتە. خۆشبەختانە ئێستا هەردوو جیهازی لێزەری مولابردنی کاندێلا و ئەلێکساندرا بەردەستە.